بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خوشکانی عزیز، دایکانی ایماندار، سڵاو و ڕەحمەتی ذاتی پەروەردگارتان لێبێت. داواکارم خۆی پەروەردگار لە گوناهی گژلایەکمان خۆش ببێت. ئەو چەند سات و کاتەی کە لە دنیای ئەمانەت و فانی و کاتی و غەریبی داماومانە خوای گەورە پاکمان بکاتەوە و کردار و خوڕەوشتێکمان پێ ببەخشێت ببێت تامایی ڕزامەندی خۆی لێمان ئینشاءڵڵا. بە پشتیوانی خوای پەروەردگار لە خزمەتەوەی ئازیز و باوەڕداردا بۆ نیو کاتژمێر یاخود بۆ 40 دقەدە دوێن بۆ ئومێدەی ئینشاءڵڵا دانیشتنمان و گوێگرتنمان ببێت تامایی ڕزامەندی خوای پەروەردگار و هۆکارێک بێ بۆ پتەبوونی ئیمانی هەموو لایەکمان ئینشاءڵڵا. هاتن و ماندووبوونی هەموو لایەکتان بەرز دەنرخێنین. خوای پەروەردگار پاداشتی ئەرک و ماندووبوونتان بداتەوە، هەرێکێکتان بە کۆمەڵێک بەرپرسیارەتی و مەسئولیەتەوە عەزیەتتان کێشا و هاتوونەتە ئەم کۆڕ و مەجلیسە پیرۆزەوە. ئومێد دەکەین خوای پەروەردگار هەر هەنگاوێکتان سەدان و هەزاران ئەجرتان بۆ بنووسێ و سەدان و هەزاران گوناهتان لێ هەڵوەرێنێ و سەدان و هەزاران پلە خوای پەروەردگار پلە و پایەتان بەرز بکاتەوە لای خۆی ئینشاءڵڵا. پێم خۆشە پێش دەستپێک ئەو مژدەیە بە خوشکان و دایکانی ئازیزی خۆم بڵێم، ئێمە ئیماندار دڵمان بەوە خۆشە هەر کۆڕ و مەجلیسێک بە ئایەتەکانی خوای پەروەردگار و بە فەرموودە بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام بڕازێنینەوە. دەزانین ئێمە لەناو چینی مەلایکەتانین، لەناو فیرقەی مەلایکەتانین، لەناو بەڕاستی کۆمەڵێک مەلایکەتان کە نوێنەری پەروەردگارن. ئێمە دڵمان بەوە خۆشە کە ئێستا ئەلەم شوێنەداین، لەم کۆڕە پیرۆزەداین کە ئەمە بەڵێنی خوای پەروەردگارە. چواردەوری ئەم کۆڕە پیرۆزە بە مەلایکەتان تەنراوە و ڕیزیان بەستوو هەتا تەبەقاتی ئاسمان و پاش دواهی هاتنی کۆڕ و مەجلیسەکە دەنگ و باس و بڵنگۆی ئەم مەجلیسە بە حوزوری پەروەردگار دەگەێنن، هەر بۆەوەی بەندەکانی خوا دڵیان بە مەجلیسی قورئان خۆش بێت. ئەم مژدەیەمان لەلایەن پێغەمبەری ئەکرەمەوە عەلەیهی سەڵات وەسەلام پێدراوە. دەفەرمێ مەلایکەتان بە نوێنەرایەتی خوا دێن ئەم مەجلیسانەوە، بەڵام کاتێک دەگەڕێنەوە خوای پەروەردگار پێیان دەفەرمێ ئەی مەلایکەتانی من کە مەلایکەتانمان تیمی گەڕۆکن، مەلایکەتی دەرگەوانی بەهەشتا جەهەنەما گیان کێشانە بارێنبارینە، کاتی نوێژەکانی سونەتە شەو نوێژە، ئەم مەجلیسانەی هەر یەکە و خوای گەورە وەزیفەیەکی پێسپاردوون، یاخود لە کاتی سەردانی نەخۆشە هەر یەکە و خوای پەروەردگار جۆرە ئیشێکی بە جۆرە مەلایکەتانێک سپاردووە. ئێرەش ئەم مەجلیسە ئێستا چواردەورمان فیرقەی مەلایکەتانە. خوای گەورە دەفەرمێ ئەی مەلایکەتانی من لەکوێ بوون؟ خوای مەلایکەتانیش لە وەڵامدا دەڵێن ئەی پەروەردگار ئەو شوێنەی فەرمانت پێکردبووین لەوێ بووین، ذیکر و یادی دینەکەی تۆیان دەکرد. خوای گەورە دەفەرمێ بەڵێن بێ ئەی مەلایکەتانی من ئەو کەسانەی کە لەبەر خاتری خوای پەروەردگار لەو کۆڕ و مەجلیسە ئیمانیە کۆبوو بوونەوە، لەبەر خاتری خوای پەروەردگار کۆبوو بوونەوە، ئەوە ئەگەر لەسەر چاکەکردن بەردەوام بن تا مزرۆی بەهەشتن، بەهەشتیان پێ عەتا دەکەم و لە جەهەنەم دەیان پارێزم. ئەمە بەڵێنی پەروەردگارە بۆیە ئێمە کاتێک دێینە ئەم مەجلیسانەوە خۆمان هەڵدەدەینە ئەم مەجلیسانەوە لەبەرەوەی مەلایکەتان پۆل پۆل بە باز بە ڕاکردن بە تەوش بندێن خۆیان لە مەجلیسانەدا جێگیر دەکەن بۆ ئەوەی ئەم مەجلیسەمان بۆ ببێتە بڵنگۆ، بۆ ئەوەی بۆمان ببێتە مەجلیسی مەلایکەتان، بۆ ئەوەی ئەم مەجلیسە هۆکارێک بێ بۆ قورسکردنی تەرازوی چاکەکانمان، بۆ کارێک بێ بۆ ئەوەی نامەی کردەوەکانمان بەدەستی ڕاز وەربگرین. ئەم مەجلیسە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا خوا لە بەهەشتا جێگیرمان بکە، لە حەوزی کەوسەر تێرئاومان بکە. مژدەیەکی تر بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کە ئەم کۆمەڵە ئەم مەجلیسە یەکێکن لە حەوت مەجلیسەکەی ژێرباڵ و ڕەحمەتی عەرشی پەروەردگارەوە.
ئێمەش تەمەنا دەکەین خی پەروەردگار بە یەکێک لەو حەو کۆمەڵە حسابمان بکات و ئومێد دەکەین ئینشاءڵڵا وهامان لێ بکە هەر یەکێکمان و ئەوەندە ئامادە سازیمان کردبێ ناومان لەگەڵ هەر حەو کۆمەڵەکەی ژێرباڵ و ڕەحمەتی عەرشی پەروەردگار ئینشاءڵڵا خۆمان ناونووس کردبێ و لەبێ خۆمان ببینێ و خی گەورە لە ژێر بەیدای خۆی لە ژێر چەتری خۆی لەوێدا حەشر حسابمان بکە و سەرما و گەرما و ناڕەحەتی ئەو ڕۆژە دوور و درێژە نەبینین خی پەروەردگار بە لوتفی خۆی بە ڕەحمی خۆی ڕووی ڕەحمەتی خۆیمان تێ بکات ئینشاءڵڵا. خوشکانی عزیز دایکانی ایماندار ئێمە ناوەڕۆک و ناونیشانی بابەتەکەمان ڕۆڵ و پێگەی ئافرەت لە کۆمەڵگەی کوردیدا بەڵام من پێش دەستپێک پێم خۆشە تیشت بخەمە سەر ڕۆڵ و پێگەی ئافرەت لە جەهالەتدا و پاشان لە ئیسلامدا و پاشان لە کوردەواریدا. ئێمە دەبێت سپاسی پەروەردگارکەین کە خی پەروەردگار کردوینی بە خاوەنی ئەم ئاینە پاکە، ئەم دینە بێ هەڵە و پەڵەیە، ئەم دینە خواییە، ئەم قورئانە جوانەی کە ئارامی بە دڵ و دەروون دەبەخشێ، کە حەسەب ئارامی و حەسانەوەمان پێ دەبەخشێ، سەکینەت و ئارامی لە دڵماندا جێگیر دەکا. ئەم قورئانەی کە ئێمە شوێنی کەوتوین کە هەڵی کە تەطبیقی دەکەین کە کاری پێ دەکەین کە خۆمان کردو بە قوتابی ئەو قورئانە هەمومان ئینشاءڵڵا لەو ڕۆژی قیامەتدا خی پەروەردگار لە چوارچێوەی ئەو قورئانەدا حەشر و حیسابمان دەکات و دەبێتە جوندیەک شەفاعەتمان بۆ دەکات. چونکم هەموو یەکێک لە ئێمە کاتێک بە خزمەت هەر وشەیەکی قورئانی هەر کەلیمەیەکی قورئانی هەر سەبەب نزولێک هەر قیسەیەک هەر بەسەرهاتێک هەر بابەتێک لە قورئاندا دەگەین ئەگەر هەزاران جار خوێند بێتمانەوە دەزانی جاری یەکەمە کەواتە قورئان کلیلی دەرگا دڵا داخراوەکانە، قورئان ساڕێژی برینەکانە، قورئان ئاوەدانی دڵەکانە، قورئان ئاشتەوایی بۆ خێزانەکان دروست دەکا. ئەو قورئانە هۆکارە بۆ ئەوەی ئێمە خی پەروەردگار کەسایەتی و شخصیاتێکمان پێ ببەخشێ. هەر ئەو قورئانە هۆکارە بۆ ئەوەی لە کاتی سەرمەرگدا خوا لە ئازاری گیانکێشان بتپارێزێ. هەر ئەو قورئانە هۆکارە بۆ ئەوەی خی گەورە زمانەکانت فەسیح بکا بۆ وەڵام و زمانت فەسیح بکا بۆ وەڵام دانەوەی پرسیارەکانی گۆڕ. هەر قورئان هۆکارە بۆ ئەوەی لە شەقەی باڵ بدەی بەسەر پردی سیڕاتدا. هەر قورئانە هۆکارە بۆ ئەوەی لە فیردەوس الأعلادا جێگیر بی. تەمەنا دەکەین هەمومان و هەموو باوەڕداران و مامۆستا ڕەنیشاندەرەکانیشمان لە فیردەوس الأعلادا جێگیر بکات ئینشاءڵڵا. کاتێک باز لە نەفامی دەکەین لە سەردەمی نەفامی دەکەین لە سەردەمی جەهالەت دەکەین نەفامی مستەلەحێکی قورئانیە. پێش ئیسلام ئافرەتان بزان پێگەیان چۆن بوو، چۆن ئازار دەدران، چۆن ئەچەوسێنرانەوە، چۆن دەرەجە دوو حساب دەکران، چۆن وەکو ئینسان لیان ئەڕواندرا. ئێمە هەتا ئەو ڕۆژەی دەمرین دەبێ منەتی ڕێبازەکەی پێغەمبەری خوا و شکۆمەندی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وەفاداری پێغەمبەری خوامان بەسەرەوەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفادارترین کەس بووە بۆ ئافرەتان. هەر بە هاتنی پێشەوامان محەممەد صلی الله علیه وسلم فریاد ڕەسی بۆ ئافرەتان گەڕایەوە. ئافرەتان لە زوڵم، لە ستەم، لە زیندە بە چاڵکردن، لە ئازار و ئەشکەنجا، لە بەکۆیلایەتیکردن، لە ژن لە بەگەورە بە بچووکدان، لە بری خوێندان، لە هەموو ئەوانە خوای پەروەردگار بە نەسی قورئان ئیلغای کردەوە بە هاتنی ئەو نور و ڕووناکیەی محەممەد صلى الله عليه وسلم. لسردمي جهالة داوتمان كدلين جهالة سردمي بيش إسلام بوا أم زاراوية كي قرآن تنها أفردكو كالا وەکو کاڵا سیر دەکرا، وەکو ئالیەت سیر دەکرا، وەکو ئینتاجێکی بەرهەمێنی مناڵ، وەکو بۆ نمونە بەس ئەوە بۆنەوە خستنەوە بەکار دەهات، وەکو کۆیلە، وەکو خزمەتکار، وەکو ئاژەڵ سیر دەکرا. بەڵام بەهاتنی پێشەوامان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەم ئازادیە بۆ ئافرەتان دەستەبەر بوو، ئازار و ئەشکەنجە و زیندە بە چاڵکردن لەسەر ئافرەتان لاچوو. ئەزانن خوشکانی ئازیز خوای پەروەردگار لەسەر و حوتەبەقاتی ئاسمانەوە چەند جار هاتۆتە گۆ لەسەر ئێوەی ئافرەتان. ئەزانن ئێوە چ پێگەیەکتان هەیە، ئەزانن پێغەمبەری ئیسلام ئەکرەم عەلەیهی سەلات وەسەلام چۆن شانازی بە ئافرەتانێکی ئێوە دەکات. ئافرەتانی ئێوە ئاستا، ئافرەتانی وەکو ئێوە وەکو ئافرەتانی مەکەوان، ئێوە وەکو ئافرەتانی مهاجیروان، ئێوە وەکو ئافرەتانی ئەنساروان، ئێوە وەکو ئافرەتانی سەردەمی پێغەمبەری خواوان صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی شان بە شانی باوکەکە
خۆشەویستەکان هاوسەرەکان براکان دەستان داوە تا ئەم دینە بێ هەڵە و پەڵەیە و هەوڵی سەرخستن و تەطبیقکردن و کارپێکردنی دەدەن مژدە بێ ئینشاءالله لە ڕۆژی قیامەتدا بەدەستی زێڕینی نورینی پاکی بێگەردی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە حەوزی کەوسەر تێر ئاو دەکرێن مژدە بێ لێتان ئینشاءالله ئەوە بەڵێنی خوایە و خوای پەروەردگاریش دادگەرە و بەڵێنەکانی خۆی ئەهێنێتە دی لەبەر ئەوەی ئێوە هەمووتان خۆتان بە قوتابی پێغەمبەر دەزانن صلی الله عليه وسلم بابزانی لە سەردەمی جەهالەتدا ئافرەتان چۆن سەیر دەکران تەعاملی زەواج و هاوسەرگیریان چۆن بوو پێگە و قورسێتیان چۆن بوو ماف و ئیمتیازیان چۆن بوو ئەزانن خوای پەروەردگار سوورەتێکی تایبەت کردووە بە ناوی ئافرەتەوە النساء ئەزانن خوای پەروەردگار لە سوورەتی تەکویردا چ دیفاعێک لە ئافرەت دەکا کە زیندە بە چاڵ دەکران ئەزانن پەروەردگار ئەو سوورەتە جوانە کۆمەڵایەتیە پڕ ئاداب و ئەخلاقی لە سوورەتی نوردا چۆن بۆ ئێمە بەیان کردووە ئەزانن لە بەقەڕە و لە چەندین ئاەتی خوایدا باز لە ئیمتیاز و مەکانەت و مارەیی و حقوقی ئافرەت دەکا ئەزانن خوای پەروەردگار سکاڵای یەکێک لە ژنەکانی بەردەمی پێغەمبەری خوای بەرگە صلی الله علیه وسلم کە ظیهاری لێکرا بوو پێغەمبەری خوا ئاوا متەحیر کە مێردەکەی ظیهاری لێکرد بەڵام خوا لەسەر و حەوتە بەقاتی ئاسمانەوە قورئایەتی دابەزان بۆیە من لێرە و پێتان دەڵێم ئەی دایکە دەست بە دەست دوێژە دەم بە دیکرا دەست بە تەسبیحەکان ئەی خوشکە سەرپۆش بەسەرە داوێن پاکە ڕەوش بەرزەکان ئەی گەنجە خوێنگەرمەکانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شانازیتان پێوە دەکا ئەگەر کاتی هاتنی ئاەتی و نازڵبوونی قورئان بوایە ئاەت لەسەر زۆرێک لە ئێوەی ئیماندار و ڕەوش بەرز و داوێن پاک و شوێن پێهەڵگری ئەم دینە و غەمخۆری ئەم دینە دادەبەزی إن شاء الله همومان بأميدي أوين بر همو شفاعتكاني بيغمبري أكرم كوين عليه الصلاة والسلام بيشوازي ما ليبكاو خندلي وبيروزكاني داجير بكاو لسر حوزة كيتير أو مامكا بإذن إخوائي پروردگار بابزاني تعاملي هاوسەرگیری لە سەردەمی جەهالەتدا چۆن بوو خوشکانی عزیز لە کاتێکدا کە هاوسەرگیری دەکرا لە سەردەمی جەهالەتدا یەکەم قۆناق یەکەم هاوسەرگیری یەکەم جۆری هاوسەرگیری وەکو هاوسەرگیری ئێستا بوو کۆمەڵێک پیا ماقوڵ دەچوون ئافرەتەکان دەخواز و بۆ ماڵی کوڕیان دەگواستەوە بە ڕەسەنایەتی بۆیە من لێرە پێدان دەڵێم گەنجە خوێنگەرمە جوانەکان ئەی گەنجە هەزناسکەکان ئەی خوشکە سەرپۆش بەسەرەکان ئەی هەڵگرانی پەیامی خوایی ئێوە خوای پەروەردگار ڕێز و تەقدیری لێناون ئێوە شکۆی حیا و حرمەتتان پێبەخشراوە ئێوە فەزلی دینتان بەسەرەوەیە ئێوە خوا هیدایەتی داون ئێوە لە جەهالەت و نەفامی ڕزگار بوون بۆیە دەبێ خۆتان نەدۆڕێنن و نەفەوتێنن و قورسەتی و مەکانەت و چاکی و پاکی خۆتان لەدەست نەدەن ئێوە بە فریوی دەستی ئەو گورە گەبرسیانە نەخۆن کە هەمیشە لە کەمیندان بۆ کچە گەنجە جوانەکانمان ئێوە ڕێزتان لێ گیراوە دەبێ ڕێز لێ گیراو بن دەبێ داواکراو بن دەبێ لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامە چه حقوقێک بە ئێوە دراوە بۆتان بچەسپێ نەک ئەو جەهالەتەی کە بە ناوی کۆمەڵێک قسەی ئازادی ڕەها و یەکسانی ژن و پیا و فیمینیزمیەوە مافی ئافرەتان پێشێل دەکرێ ئافرەتێک لەگەڵ پیاوێکدا اختیڵات و پەیوەندی حرام دروست دەکات و لە ئەنجامدا پیاوە وەکو بەرزەکی بانان بۆی دەچێ و کچەش دەبێ کەسایەتی و کچایەتی و پێگەی کۆمەڵایەتی و پێگەی خوێندنی و پێگەی وەزیفی بفەوتێ و ئەنجام زۆربەی گەنجمان خۆی ئینتیحار کردووە ئێوە مادەم خوا ڕێزی لێناون خوا هەڵی بژاردوون خوای پەروەردگار هیدایەتی داون شکۆی خۆتان لەبیر نەچێتەوە دەبێ داواکراو بن ئەوان ئەیانەیە بە ناوی ئازادیەوە کۆمەلگا کرمۆڵ بکەن کۆمەلگا دابڕوخێنن کۆمەلگا بەرەو پووکانەوە و لە ناوچوون بەرن خێزانەکان بەرەو تیاچوون بەرن خێزانەکان بەرەو هەڵوەشان بەرن گەنجەکان بەلا ڕێدا بەرن بەڵام ئیسلام هەچی مافە هەچی حقوقە هەچی شکۆمەندیە هەچی ئیمتیازە هەچی گەورەیە بە ئافرەتی بەخشیوە و وەگەر هەر کەسێک لە چوارچێوەی ئیسلامدا مامەڵە بکە هەمیشە لە قیمەی بەختەوەریدایە خوشکان و دایکانی ئیماندارم هەمیشە بە سوک سەیرکردنی جنسی ئافرەت بە شێوەیەک سەیری ئافرەت دەکرا وەکو عنی جنسی ئافرەت لەو کاتەدا عەیبە بوو شوورەیی بوو لەناو جەهالەتدا لە سەردەمی جەهالەتدا کە دەڵێن باس لە جنسی ئافرەت بوو بە عەیبە کاتێک یەکێک لە ئەو پیاوانەی کە ناو شوورەتیانەیە کچێکی ببوایە خۆ بە قەتعی هەمویان زیندە بە چەند ناکرد بۆ تۆ و بۆ چەخستنەوە و بۆ ژن و ژنخوازیان هێشتەوە
بەڵام ئەو پیاوانی کە ناو شوورەتێکیانە بواە سەرۆکتیرە و هۆز بوونایە زۆر پێیان دەوت بێغیرەت ئەگەر مناڵەکەی کچەکەی زیندە بەچاڵ نەکردایە. عمەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کچەکەی گەشتە 10 بۆ 11 ساڵ هەموو خەڵکی لۆمەی دەکرێت عومەر کوڕە کچەکە پێگەیشتووە تاکەی لێ ناوی نابێ ئەوە بوو بۆ ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتیەی کە هەمیشە ئەو هاوارەی کچەکەی کە زیندە بەچاڵی کرد لە بیرەکە دای باوکە تاوانم چی بوو ئاوا زیندە بەچاڵت کردم لە مێشکی ئازرنگایەوە بۆیە کاتێک قیسەکەی بۆ پێغەمبەری خوا گێڕا صلی الله علیه و سلم فەرمووی سوێن بۆ کەسێک گیانی منیش و تۆشی بەدەست ئەگەر هەر کەسێکم لە کاتی پێش ئیسلامدا لە جەهالەتدا ئازار بدایەکەم کەس تۆ عقوبەم دەدا بەو ئازارەوە هەتا مرتلایەوە. سەلەمە ڕۆژێک گوێی لە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و سلم لەگەڵ گەنجێکی هاوتەمەنی ئەم گەنجە جوانانە دانیشتە بوو. بان کرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یا ئەیها الناس پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە زمانی یعنی ئەو خوای پەروەردگار کاتێک کە قورئانی ناردووە بە تەنها فەزلی نەداوە بە پیاو کاتێک کە باسی پیاو دەکا باسی ئافرەت دەکا باسی ئافرەت دەکا باسی پیاو دەکاوە بۆ نمونە هەندێک واجبات هەیە بە یا ئەیها الناس یا ئەیها المؤمنون یا ئەیها المسلمون تایبەتمەندیەکی نەکردو فەزلێک بدا بەسەر پیاوێکدا بگرە لە هەندێک حاڵەتدا تایبەتمەندی و فەزلی داوە بە ئافرەت لە هەندێک بەشی میراتدا فەزل دەدرێ بە ئافرەت لە هەندێک حاڵەتدا واجبات لەسەر ئافرەت جیهاد لەسەری فەرز نییە جومعە لەسەری فەرز نییە هەندێک واجبات هەیە ئاسانی کردووە لەسەر ئافرەت وەکو ڕێزدەگیران ئەی ئەو نازناوە جوانەی کە دراوە بەدایک خوشکانی ئازیز ئەزانن چەند وشەیەکی پڕ بڵنگۆیە ئەزانن چەند وشەیەکی جوانە ئەزانن هەموو کەسێک ئەو شەرەفمەندیی نییە ئەو نازناوە جوانە دەستەبەر بکە بەڵام ئێستا ئەیانەوێ دینی ڕۆژئاوا بێنن بۆ ئێرە ئەیانەوێ بەو ڕێکەوتنەی سیداو کە کۆنگرەیەکی نێودەوڵەتی کراوە ئیجازەی دایکایەتی کە خوا لە قورئاندا ئەو حقوقەی بە مناڵ داوە 2 ساڵ شیر بدرێ بە مناڵ بەڵام ئەڵێنە بێ دایک ئیجازەی ویلادە نەکا ئەبێ باوکیش بۆی هەیە ئیجازە بکە و مناڵ بەخێو بکە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێ ئەوان ئەیانەوێ مناڵەکان لە بۆنی دایک لە سینەی دایک لە عەتفی دایک لە میهرەبانی دایک لە شیری دایک دابڕن وحشیگەرێک پەروەردە بکەن تەنها لەگەڵ ئالیەتێک و بابەتە ئەلەکترۆنیەکان مامەڵە بکەن بۆیە ژینگە و بەڕاستی ئارامی کوردستان و وڵاتەکەمان تێکچ و ئەو چەقۆوە شوێنێ ئەو شیشەگە تەقێنێ ئەوە کوژێ ئەو خۆی هەڵەواسی ئەو خۆی ئینتیحارەکە ئەمە ئەنجامی ئەو ناتەندروستی و ئەو ژینگە ناتەندروستەیە کە ئەیانەیە بەرپای بکەن و لە زۆربەی لە ژینگە خێزانەکانە بەرپا بووە سوپاس بۆ خوا ئێمە ئیماندا لێی دوورین جا کاتێک ئافرەتەکە ڕۆی بەدەم بانگەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەگەڵ سەلەمەدا بوو سەلەمە فەرمی وەرە بۆ کوێ دەچی وتی پێغەمبەری خوا بانگی کردین وتی ئەو وتی وەرە ئەی باسی مرۆڤی کرد بانگی مرۆڤی کرد وتی یا ئەیها الناس منیش بەشێکم لە مرۆڤ ئەمەی بۆ سەلەمە ڕاست کردەوە جەهالەت ئەوەندە تەئسیری تێکردبوون سەلەمە لە مرۆڤ بوونی خۆی بە گومان بوو خوشکانی ئازیز کەواتە ئەبێ ئێمە هەمیشە سەری ڕێز و نەوازش بۆ خوای پەروەردگار نەوی بکەین کە ئەو ڕێز و تەقدیر و فەزلە گەورەی پێداوین و کاتێک بۆ نمونە تەلاق لە بینی ئەو کە وەکو ڕیهارکردن سوێن خواردن ئەوەی کە عقوبەی دەدا پشتی تۆ وەکو پشتی دایکم وایە لەگەڵ عقوبە نانیشایە لە ژوورێک زندانیەکە یا لە ماڵەکەدا دەیهێشتەوە ئیشی پێدەکرد و خزمەتکاری پێدەکرد و عەزابی دەدا یا تەلاقی دەدا دەیهێنایە وەکو ئێستا نییە بە مەراحیل و بە کۆمەڵێک ڕیزبەندی و بە کۆمەڵێک حقوقەوە کە لە ئاینی پیرۆزی ئیسلاما جێگەی بۆتەوە کە بۆ نمونە تەلاقدان بۆ نمونە بە چەند مەراحیلێکەیە ئەوان بەو شێوەیە نەبوو خوای گەورە بە قورئان بە نەسی قورئان ئادەم و ئەمانەی ئیلغا کردەوە و هەڵی وەشاندەوە یەکێکی تر لە زوڵمەکانی ئەو سەردەمە ئافرەت بۆی نەبوو بە هیچ شێوەیەک هاوسەری گێری بکات بۆ خۆی بە ڕەزامەندی خۆیان دەبوایە هاوسەری بۆ هەڵبژێرن یەکێکی تر لە زوڵمەکانی ئەو سەردەمە باوک کچی خۆی مارە دەکرد ئەوە یەکێکی تر لە زوڵمەکان یەکێکی تر لە زوڵمەکانی تر ئافرەت بۆ نمونە بە هەدیە دەدرا لەبری جائیزە لەبری هەدیە لەبری خوێن یا لەبری هەر شتێک ئەوەش لێرەدا قورئان هات ئەم شکۆمەندیەی بۆ ئافرەت گەڕاندەوە بۆیە خوای پەروەردگار کە باسی بۆ نمونە بۆ یا گەرێکێک هاوسەرەکەی بمردایە لە سەردەمی جەهالەتدا ئافرەتەکە فڕێ دەدرایە ناو گەوڕێکەوە لەگەڵ ئاژەڵەکاندا دەژیە بێجل و بەرک بێ خۆشۆردن بێ پێگەی کۆمەڵایەتی دابڕان لە مناڵ لە کوڕ لە کچ لە خزم و کەس و کار لە ڕووناکی دنیا لە خواردن و خواردنەوە لە خۆشۆردن یەک نانە ڕقیان هەڵەدا وەکو ئاژەڵ بۆ بەردەمی تا 1 ساڵ 1 ساڵ لە ژێر گەوڕێکە ئەژیا لە بەرەوەی مێردەکەی مردووە دوای ساڵەکە
پشکلێک یا شیاکەیەکیان هەڵەیە بۆ بەردەمی و ئەمە پاک بۆ بەم شیاکەیە و ئاوا سەیری ئافرەت دەکرا بۆ شێوەیە بە دەرەجە دوو وەکو ئاژەڵ. بەڵام ئێستا قسەی سەرزاری هەموو ڕێکخراوە ژنانەکان ئەڵێن ئیسلام زوڵمی کرد، هەموو ئەو حاڵەتە نەشاز و نەخوازراوانە بە ئەستۆ ئیسلامی دەستپێرن، بەڵام لە ناوەڕۆک و جەوهەر و گەوهەری ئیسلام تێنەگەیشتون. با بڕۆن سەیری مێژووی جەهالەت کەن بزانن چ زوڵم و ستەمێک لە ئافرەت کراوە. گەر ئافرەتێک مناڵی لەبەر بچوایە یەعدامیانە کرد. بۆ نمونە گەر ئافرەتێک مناڵەکەی لەبار بچوایە یەکسەر تیرە هۆزێک سەرۆک هۆزێکی بڕۆن ئەو لە هۆزی ئێمە یەعدامیکەن یا بیدەن بەدەم ئاوە با بخنکێ. مێردەکەشی زەقزەق لەو لاوە سەیرە کرد و توانا و دیفاع و دەسەڵاتی نەبوو. ئێستاژ لە هیندستان ئەگەر پیاوێک بمرێ لەگەڵ سووتانی تەرمەکەیە لەگەڵ هەندێک مەزاهیب و بیر و باوەڕیاندا ژنەکانیش ئەسووتێنن، یا لەگەڵ مێردەکانیانە ژنەکانیان لە قەبرە ئەنێژن ژنەکە لە ژێر و پیاوەکە لەسەر و بە زیندێتی زیندە بەچاڵیان دەکەن. ئێستا زیندە بەچاڵکردن لە هیندستاندا هەیە کە ئەدەزانن مامانێک دانێن چاڵێک هەڵەکەنن زانیان کچە، ئێستا سۆنەریشیان هەندێک قەدەغە کردووە لە بەرەوەی توخمەکە دەرنەکەوێ یەکسەر چاڵێک هەڵدەکەن و کچەکە زیندە بەچاڵ دەکەن. باوکوبرا زۆریانە کرد کە بۆ نمونە ئافرەتەکان دەشکرۆشی بکەن. ئێستا هەمان حاڵە دووبارە بۆتەوە کە ئەوانەیانەوێت جەهالەت بگێڕنەوە، بەڵام ئەوان زۆر جێگەی داخات دڵبریندار و نەخۆشەکانی بەرامبەر ئیسلام کە زۆر دڵپڕ لە ڕقن بەرامبەر بە ئیسلام و تەوژمی بەڕاستی جەهالەت بەسەریان ئازاڵە و هەوێن و بەهرەی ئیسلامەتیان وەرنەگرتە بۆیە ئاواتینن بەر مسلمانان. ئێمە دەڵێن وەرن ڕێبازی حەق و ڕاستەقینە بدۆزنەوە، وەک ئێمە ئیمتیازی خۆتان، شکۆی خۆتان، گەورەی خۆتان، مافی خۆتان دەستە بەدر بکەن لە چوارچێوەی قورئانی پیرۆزدا. بۆ نمونە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا باز لە تەملیک دەکات. لەو سەردەمەدا نە میرات هەبوو، نە پارە هەبوو، نە ئاڵتون هەبوو، نە دارایی هەبوو، نە هیچ شتێک، هەمووی دەستی بەسەراگیرە. بەڵام بە هەموو مەزهەبەکانەوە هیچ نقاشێک گەڵ ناکرێ و خلافی تیانە. هەموو مەزهەبەکان ئەڵێن ئافرەت دەبێ خاوەنی تەملیک و دارایی و داهات و زێڕ و زی و پارە و موچەی خۆی بێ، ئەتوانێ هەدیە بکڕێ، ئەتوانێ حەجکە، ئەتوانێ عەمرە بکە، ئەتوانێ پارەی خۆی بۆ نمونە بەس لە چوارچێوەی شەرعا بەکاربێنێ. بەڵام سەد جار ئەڵێم دەستخۆشی بۆ ئافرەتانە، سەربەرزی سەربەڵندی بۆ ئافرەتانەی کە هاوکاری هاوسەرەکانیانن، چکم هاوسەرەکان بۆ کوێی ئەکەن و بۆ کوێی ئەبەن. بەڕاستی ئەوە ڕۆحی هاوکاریە و پاراستنی تەوازنی خێزان و ڕاگررتنی خێزانە ئەگەر هاوکاری هاوسەرەکەت بی. بەڵام لەگەڵ ئەوەشدا نە نەفەقەت لەسەرا، نە تەکلیفت لەسەرا، نەخوای پەروەردگار ئەمرت پێ دەکا کە بۆ نمونە لە بابەتی تەملیک و مەصرفدا ئەرکت بخاتە سەر. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام بە 23 ساڵ گۆڕانکارێکی گەورەی دروست کرد. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لەو دقەی سوورەتی ئەلمودەتیر دابەزی ئەو تەنها بە چاوەکانی دەخەوت، بە دڵی هەمیشە وشیار بوو بۆ ئومەتەکەی و بۆ سەرزەوی ئەبێ ئێمەش وەفادار بین بەرامبەر پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام. جا لە هەندێک شارستانیەت ئێمە دەبێت سەیری ئەگەر سەیری جوانی ئیسلام، گەوهەری ئیسلام، خەدیجە نەیزانیا ئیسلام ئەوەندە مافی ئافرەتی تیا دەستە بەردەکرێت بۆ یەکەم کەس باوەڕی بە پێغەمبەری خوا دەهێنا سەڵسەم، بۆ بیلال باوەڕی دەهێنا، بۆ عەلی کوڕی ئەبی طالیب باوەڕی دەهێنا. کەواتە ئەمە ئەوە دەردەخات ئافرەتان لە مەیدانی بەیعەتدا هەبوون، لە مەیدانی هیجرەتدا هەبوون، لە مەیدانی جیهاددا هەبوون، لە مەیدانی دەعوەدا هەبوون، لە هەموو مەیدانەکاندا شان بەشانی پیاوان ڕۆڵ و کاریگەریکی زۆر گەورەیان هەبووە. ئێوەش کەمنین هەمان ئەجر و سەوابی ئەو ئافرەتانی سەردەمی مەکەتان هەیە، دڵنیا بە ئەجری ئێوە لە ئەوان گەورەترە لەبەر ئەوەی ئەوان پێغەمبەریان لە ناوا بووە صلی الله علیه وسلم. ئێوە بەس تەنها بە سونەتە بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەیەویەتتان بۆ دروست دەبێ وا دەزانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناوتاندایە. لە ناو شارستانیەتەکانی میسری، ڕۆمانی، هیندی، سینی، فارسی و ساسانیەکان، یۆنانیەکان هیچی دڵخۆشکەر نەبوون بۆ ڕێزی ئافرەت، بۆ مافی ئافرەت، بۆ شکۆی ئافرەت. تەنها کەمێک لە ئێران تۆزێک بە ڕێژەیەکی بە شێوەیەکی گشتی ڕێزی ئافرەت کەمێک پارێزراو بووە. لای هەمووان ژن پلە دوو بووە. ئەیانوت ژن بۆ خزمەتکاری پیاو دروست بۆ بۆیە شکلیشی لە پیاوەچێ لە بەرەوەی خزمەتکارەکەی شکلی لە ئەو کەسە کە بێ بە خزمەتکاری. لە نیزامی میسریدا باوک کچی خۆی مارە دەکرد. ئەیانوت ئافرەت ئامێرێکە بۆ زاوزێ دروست بووە. ئەوانە هەر هەمووی لە سەردەمی جەهالەتدا ئابوو شێوەیە زوڵم و ستەمیان لێ دەکرا. ئافرەت ئاوا بێ نادەکرا. بۆ نمونە
یا بۆ چێژوەرگرتن یا بۆ نمونە هاوڕێتی و دڵداری و ئەو جۆرەی ئەو ئێستای کە خواپەنامامدا جەهالەتی کەوتە و کوڕکشەکانمان پێوی سەرگەردان بوون یا بۆ خزمەتکاری بۆ شێوەیە ئافرە دوێ نادەکرا لە جەهالەتدا. ئەرستۆ فەیلسوفێکە، ئەمە لێرەدا هەڵوێستەیەک دەکەین. ئەگەر دیراسی ڕخراوە ژنانیەکان بکەی دەڵێن ئیسلام کۆسپە، ئیسلام لەمپەرە، ئیسلام تۆناکە بکاتەوە، ئیسلام نایەوێ ژن وشیار بێ، ئیسلام نایەوێ ژن پێ بگا، ئیسلام نایەوێ ژن تێ بگا. بەڵام ئێمە بۆمان دەردەکەوێت لە هەموو مەیدانەکانە ژنبوونی هەبووە. عائیشە دەرسی چەند سەحابەی دایاوە، دایکمان عائیشە چەند هەزار فەرمودەی لەبەر بووە، چەند هەزار سەحابەی بۆ نمونە پەروەردە کردووە. کاتێک قورئان کۆکراوەتەوە یەکێک لە شاهیدەکان کێ بووە؟ ئەمە ئەوە دەردەخات ئافرەتان شان بەشانی پیاوان لە جیهاددا هەبوون کە لە سەریان واجب نییە، لە بەیعەتدا هەبوون، لە هیجرەتدا هەبوون، لە دەعو بانگەوازدا هەبوون، لە هەموو مەیدانەکانە شان بەشانی پیاوان. ئەمە دەری دەخات کە ئیسلام دەیەوێت ئافرەت پێ بگا و ڕێگر نییە و دەتوانێت لە هەر شوێنێک ببێت تا چرایەکی درەخشان و ئەو شوێنەی پێ ڕووناکاتەوە. ئەرستۆ فەیلسوفێکە، ئەوان دەڵێن ئێمە شانازی بە فەیلسوفەکانەوە دەکەن، ئیدعای ئەوە دەکەن کە باسی ئازادی مافی ئافرەت دەکات. ئەرستۆڵە چی کە فەیلسوفە؟ ئافرەت ئەڵێ ئافرەت مرۆڤ نییە. ئەرستۆ ئەڵێ ئافرەت مرۆڤ نییە، نقصانە، ڕەخنە لە سروش دەگرێ، ڕەخنە لە خوا دەگرێ، ئەڵێ سروش ژنی بە نقصانی دروست کردووە. ئەرستۆ ڕەخنە لە خوا دەگرێ، ئەڵێ ژن بە نقصانی دروست بووە. ئەمە فەیلسوفێکە دەیفەرمو ڕێکخراوە ژنانیەکان کە باسی ئازادی ڕەها و فێمینیزمی و یەکسانی دەکەن، خۆ فەیلسوفەکان ئاوا وێنای ژن دەکەن. لای بابلیەکان لەشفرۆشی بۆ نمونە مقدس بووە، بۆ نمونە لە شوێنە گشتیەکان، لە پرزگاکان، لە کاهینەکان، لە شوێنە گشتیەکان بۆ نمونە لەشفرۆشی هەبووە، لەشفرۆشی مقدس بۆ نمونە بۆ سەرۆک هۆزێک، بۆ کاهینێک، بۆ قەشەیەک، بۆ پاپایەک، ئەو بەو جۆرەیە ئەبوایە ئافرەتەکە بەداهات و دەستکەوتێکی گەورەیەک ئەبینی کە قەشەیەک لەگەڵیدا بۆ نمونە حاڵەتێکی ناشەرعی ئەنجام بدات. جا با بزانین حاموڕابی هەموو ئەو خوێنکارە گەنجە جوانانە ناوبانگی حاموڕابیتان بیستووە. ئەزانن ئەم پیاوە یاسادانەرێکی زۆر بەتوانا بووە، لە پێش میلادیەوە هەبووە، لە پێش لەدایکبوونی ئیسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەبووە، 282 یاسای دەرکردووە، بەتواناترین کەسی یاسادانەری سەر زەوی بووە، بەحساب وا وێناکراوە. بەڵام ئەزانن چی بە ئافرەت دەڵێ، دەزانن چۆن وێنای ئافرەت دەکا، دەزانن چۆن حقوقی ئافرەتی باس کردووە. ئەڵێ ئافرەت کۆمەڵێک یاسا و فەرمان و ئەرکی بۆ ئافرەت داناوە. ئەڵێ ئافرەت ئەگەر ئەو فەرمانانەی جێبەجێ نەکرد لە چوارچێوەی ئەو یاسای من یا دەبێ ئیعدام بکرێ یا بە دەبێ فڕێ بدرێتە دەریاوە و بخنکێنرێ. ئەمە وێنای جەهالەت و نەفامی کە چۆن بەڕاستی باز لە حقوق و پێگە و ئیمتیاز و مافی ئافرەت دەکا. ئێمە ئەوەندە بەسە بۆ ئێمە کە بزانین چ زوڵمێک چ ستەمێک لە ئافرەت کراوە لە سەردەمی جەهالەت و نەفامیدا. بۆیە خوای پەروەردگار سوورەتی نووری نارد، چەندین ئاداب، چەندین ئەحکام، چەندین خۆڕەوشتی کۆمەڵایەتی تێدایە. یەکێک لەوانە بۆم کچە گەنجە جوانە خوێنگەرمانە کە باز لەوە دەکات باڵاپۆشی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ئێمە ئەم باڵاپۆشەی کە دەیکەین نەسی خوای پەروەردگارە جێبەجێمان کردووە، ئاەتی خوا جێبەجێیەکەین. لەوانەیە بۆ نمونە ئێماڵێن ئەمڕۆ نوێژێکمان کرد، نوێژی یەکەم، دووەم، سێم، چوارەم، پێنجەم، 5 ئەجرمان 5 جار تووشی ئەجر ببین. بەس لە چک جارێک کردومانەیەک جار تووشی ئەجر ببین. بەڵام من لێرە پێتان دەڵێم مژدە بێ خوشکە سەرپۆش بەسەرەکان، ئەی کچە داوێن پاکە ڕەوش بەرزە ئەخلاق جوانەکان، ئەی قوتابیانی قورئان، ئەی ئەو گەنجە خوێنگەرمانەی کە پێغەمبەری خۆشەویست و پێشەوامان شانازیتان پێوە دەکا، ئەی دایکە دڵپڕ لە ئیمانەکان، ئەی ژنە سەنگین و سەلارەکانی پشتیوانە گەورەکانی پیاوان، من لێرەوە پێتان دەڵێم هەموو ڕۆژێک هەچی کاتێک لە ماڵ دەردەچی و ڕەگەزی بەرامبەرت بەم باڵاپۆشیەوە دەتبینێ، دڵنیا بە هەموو ڕۆژێم ئەجرەتی کرار دەبێتەوە، دڵنیا بە هەر دڵۆک پەعارەقێک لە ژێر ئەم پۆشاکە شەرعیەوە دەیڕێژی بە ئەندازەی 7 پاییز خوای گەورە تەوژمی ئاگری جەهەنەمت لێ دوور دەخاتەوە. بۆیە دەبێ ئاگادار بین پۆشاکمان، جلوبەرگمان، ڕوخسارمان، مامەڵەمان، هەڵسوکەوتمان لە چوارچێوەی شەریعەتی ئیسلامدا بێ گەنجە خوێنگەرمە جوانەکان. با ئەو ڕوخسارە نورینە جوانەی هەتانە
با نەبێتە سوتەمەنی جەهەنەم، با نەبێتە خۆراکی دەمی گورگە برسیەکان، با سەنگینی و شکۆمەندی خۆتان پارێزراوە بێ، با ئاوە بەو حیشمەت و حەیایەوە بمێنەوە، با هەڵگری ئەو شیعارە جوانە بن کە خوا لە قورئاندا ئەو نازناوە جوانی لە کچەکانی شوعەیب ناو فەرمووی تەمشی عەلە استحیا، فەرمووی ئەڕۆن بە شەرم و حەیاوە کچەکانی شوعەیب ڕۆیشتن کە ئاوڕیان لە جوانترین پیاوی سەر ئەرز نەدایەوە کە موسا پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. ئێوەش بەو شکۆمەندی، بەو شەرم و حەیاوە، بۆ ئەخلاقە جوانە، بۆ پۆشاکە شەرعیە، بەو ڕوخسارە نورینی جوانیە مامەڵە بکەن تاوەکو ئینشاءڵڵا ئەو شکۆمەندیە و ئەو ئاەتانەی خوا و ئەو سوورەتەی نور بتانگرێتەوە. بووکێکیان هێنا جلەکانی تەنک بوو. ئەزانن دایکمانە عایشە چی پێ فەرمووی هێشتا ئاەتی سوورەتی نوری تەطبیق نەکردووە لەبەر ئەوەی ئەم جلە تەنکە تەسکە، کەواتە نیقاش هەڵ ناگرێ مەرجەکانی حیجاب، ئەبێ ئاگاداری مەرجەکانی حیجاب بین. خوشکانی ئازیز و سەنگینم، ئەبێ ئاگادار بین خوا لە خۆمان نەڕەنجێنین، ئەبێ ئاگادار بین جلەکانمان لە چوارچێوەی شەرعدا بێ، ئەبێ ئاگادار بین شوێن عادات و تەقالیدی جەهالەت و نەفامی نەکەوین تاوەکو بەو بڵنگۆ و سەربەرزی و ڕەسەناتیە بمێننەوە. با بزانین ڕۆڵی ئافرەت لە کۆمەڵگای ئاینی ئیسلامدا چییە؟ خوشکانی ئازیز ماندوو نەبوون؟ یەکەم شت کە زۆر گرنگە بۆ ئێمەی ئافرەتانی ئیماندار، خوای پەروەردگار باز لە سەنگینی ئافرەت لە قورئانی پیرۆزدا دەکات. ئافرەت کاریگەرە، ئافرەت قوتابخانەیە، ئافرەت بەرهەمهێنە، ئافرەت پەروەردەشکارە، ئافرەت کە دەڵێن نیوەی کۆمەڵگایە پەروەردەکاری نیوەکەی تریەتی. خوای پەروەردگار زۆر بە شکۆمەندی بۆ دەفەرمێ هەر ئافرەتێک کچێک پەروەردە بکا لە قیامەتدا یا دوو یا سێ لە بەهەشتا پێغەمبەری خوا فەرمێ ئاوایە لەگەڵم. بۆ ئەوەندە باسی گەورەی ئافرەت دەکات دەفەرمێ بەهەژەژێر پێی دایکاندایە. بۆ پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وسەلام ئەکرەم دەفەرمێ، پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە باز لە شکۆمەندی دایک دەکا کە دەفەرمێ دایکت لە چوارەم جارا فەرمێ باوک. بۆ ئەوەندە بە گەورەی باسی خزمەت و گەورەی خزمەتی ئافرەت دەکات کاتێک ئەوەندە ئەجری دایک و باوک گەورەیە کە کچێک بەخێو دەکا پەروەردەی دەکات. الله ئەو شکۆمەندیە بەر زۆربەی ئەم دایک و خوشکانە دەکەوێت کە ئینشاءالله دەبنە دراوسەی پێغەمبەری ئازیز و خۆشەویست عەلەیهی سەڵات وسەلام. یەک مژدەیتر بۆ ئەو دایکە دەست بە دەست نوێژ و دەم بە دیکر و دەست بە تەسبیحانە. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک ڕۆڵەکەی پەروەردەکە بە پەروەردەیەکی قورئانی خوای گەورە جوانترین گەردن و باڵا و جسمی پێدەبەخشێ تا هەموو بەهەشت و بەهەشتیەکانی پێ ببینێ و تاجی ئاڵتون دەکاتە سەری ڕێز، تاجی ڕێز و شکۆمەندی دەگرێتە سەری. ومێدم وایە هەمووتان ئەو شەرەفەتان پێ ببەخشرێ ئینشاءالله. کەواتە دەبێ ئافرەت پێگەی خۆی بزانێ، ڕۆڵی خۆی بزانێ، گەورەی خۆی بزانێ کە لە ئیسلام و قورئاندا پێی دراوە. ئافرەت خوای پەروەردگار پاراسی لە زیندە بەچاڵ لە کۆیلایەتیکردن لەو هەموو زوڵم و ستەمەی کە لە پێش ئیسلامدا لە جەهالەتدا ئەنجام دراوە قورئان هادەمانەی هەموو باڵتیل کردەوە. فیترەت پاکی، داوێن پاکی، ڕەوش بەرزی، حقوق، ئیمتیاز، میراتی، مارەیی، تەملیک، هەموو ئەوانەی پێدراوە. ئێمە دەبێت سوپاسی خوا بکەین کە خاوەنی ئەو ئاینە جوانە زێڕینە پڕ جەوهەر و گەوهەرەی کە خوای پەروەردگار ئێمەی پێ ئاشنا کردووە. تەمەنا دەکەین ئەوانەی کە ناباڵا پۆشن خوای گەورە هیدایەتیاندا، ئەوانەی ئەم ڕێگە ڕاستە ڕۆشنەیان نەدۆزیوەتەوە خوای هیدایەتیان بدەی و بیان هێنێتە سەر ڕاستە شەقامی ئیسلام. ئافرەت قوتابخانەیە، ئافرەت وتمان دایەنگەیەکە کە جوانترین پەروەردە لە دەستی ئەو دایکانەوە بۆ مناڵەکە ئاراستە دەکرێت و جوانترین نازناوی شەدایک خوشکان ئەو نازناوە ئەو شەرەفمەندیە هەڵگری ئەو نازناوە جوانە بن، نەگوەکو ئەو جۆرە دایکانەی خواپەنا بە ئەڵێ بۆ خۆم بۆ مناڵ بفەوتێنم، بۆ قوربانی بدەم، بۆ شیری پێ بدەم، بۆ لە ماڵەوە قەتیز ببم. خوای گەورە ڕێگەی بە هەموو ئەوانشدا، بەڵام دەبێت تەوازن ڕابگری. ڕێگەی دا وەزیفە بکەیت، تۆ فەراغ بۆ جەهالەت چۆڵ نەکەی. من پێم خۆشە هەموو ئەم گەنجە جوانانە لە پێگەیەکی بەرزا بیان بینمەوە. حەزەکەم پزیشک بن، حەزەکەم ئەندازیار بن، حەزەکەم مامۆستا بن، حەزەکەم فەرمانبەر بن، حەزەکەم لە هەر شوێنێکی کۆمەلگا ئەم ئافرەتە داوێن پاکانەی پێویستە ئێوە لەوێدا بوونتان هەبێ، بەڵام دەبێت تەوازن ڕابگیرێ لە بینی دەوام و دیراستا، لە بینی دیراسا، لە بینی دەوامکردن، لە بینی نەوە خێزانداری، لە بینی جانبی کۆمەڵایەتی، پەروەردەی مناڵ، خزمەتکردن. ئافرەتی ئیماندار هەموو ئەو تەوازنانەی ڕێک خستووە کردوێت و بەکردەوە سەلماندوێتی لە هەر شوێنێکدا هەبێ پێگەی دیارە و خۆی سەلماندووە.
ئافرەت لە مێژووی سەحابەدا ئەگەر ببینی ئەو ئافرەتانەی کە لە سەردەمی پێغەمبەری ئەکرەمدا عەلەیهی سەڵات وسەلام بەیعەتیان دەدا هیچ یەکێک لێمە بە ئەندازەی ڕوبعێکی ئەوان قوربانی نەیاوە کێ لێم ئامادەیە خێمەیەکی قوماش جێبێڵێ ئەوان خاکیان ئاویان مناڵیان ئەزانن ئافرەت هەبوو هیجرەتیە کرد بۆ نمونە مناڵێک لە بین نابوو ئەوەندە مناڵەکە لە بینی دوو تیرە هۆزاوەی و نابێبی باوەی نابێبی با لە بینی ڕۆشتنی بۆ لای پێغەمبەری خوا لە قەومەکە بێڵێتەوە دەستێکێک لە مناڵەکان دەرچوو مناڵەکان لە دایکەکە سندەوەنجام چەند ڕۆژ لەبەر گەرمایەک دەگیریا و ئازاری دەبینی تا ئەخیرەن سەرۆک هۆزەکان بردیەوە بەیەکی ئاشناکردنەوە تا گەیشت بە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە ئافرەتان شان بەشانی برا سەحابیەکان لە هیجرەتیشدا بەشدار بوون لە سەرخستن و لە دەعو و لە بانگەواز و لە هەموو حاڵەتێکدا کاریان کردووە بێ ماندوو بوون بێ منەتکردن ئاڵتونەکانیان داراییەکانیان پارەکانیان خورمای ماڵەکانیان هەموویان دەبەخشی بەبرا سەحابیەکانیان تا سەرکەوتن و نەسڕەت و سەرکەوتن بەدەست بێنن و بۆ نمونە ئافرەت هۆکارە بۆ ئەوەی خێزان کۆمەڵگە ئاوەدان بکاتەوە خێزان بپارێزێ لە کێشە و لە هەڵوەشانەوە و لە داڕوخان و کرمۆڵبوون و مشکیلە و کۆمەلگاش ئاوەدام کاتەوە بە پێشکەشکردنی ئەو کۆمەڵە مناڵە ساڵحە ئەم کچە جوانە داوێن پاکانە کە پێشکەش بە کۆمەلگای بکەن کەواتە دایک ژن بە بنیادنەری کۆمەلگایە و پێشکەشکەری کۆمەڵێک مناڵی تۆکمە و دامەزرا و پەروەردەکارە بە کۆمەلگا کەواتە ئێمە توانین بڵێن ئافرەت بڕبڕەی پشتی کۆمەلگایە دەتوانێت کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی پلە بەرزی بەرێ و هەر ئافرەتیش دەتوانێت کۆمەلگا بەرەو داڕۆخان و کرمۆڵبوون و هەڵوەشان بەرێ خوشکانی ئازیز پێویستە ئافرەتانی ئیماندار لە هیچ مەجارێکدا سەنگەر چۆڵ نەکەن شان بە شانی براو باوک و هاوسەرەکان ئەرک و مستەوا و توانا و لیاقەی خۆیان جێبەجێ بکەن ئەوەندەی خوای گەورە توانا و قودرەت و هێزی پێداون جا بەڕاستی خوشکانی ئازیز ئافرەت هەمیشە ڕۆڵێکی باڵای هەبووە لە ئاشتەوایی لە تەبایی لە یەکسانی لە عەتف لە سۆز ئەها خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی سەبەئمان بۆ دەکا ئەو شاژنەی کە لەگەڵ سولەیماندا ئاشتی بەرقەرار کرد باسی چەندین ژنمان بۆ دەکات لە کۆمەڵگەی کوردیدا و لە جەنگی جیهانی یەکەمدا و ئەوانە هەموو چ ڕۆڵ و کاریگەرێکیان هەبووە لە جەنگی جیهانی یەکەمدا چەند ئافرەت کۆبوونەوە هەر ڕۆژی 500 سەربازە کوژرا لە تقریباً چەند وڵاتێکەوە ئافرەتان کۆبوونەوە و ڕۆیش بۆ نمونە ڕێپێوانێکیان ئەنجامدا و ئاشتیان بەرقەرار کرد و خوێن ڕشن کۆتایی پێهات لە ساڵی 1996 بۆ ئافرەتان لە سلێمانیەوە بەڕێکەوتن بۆ هەولێر بۆی جەنگی ناوخۆ شەڕی ناوخۆ کۆتایی پێبێ و جەنگەکان ڕاگرت کەواتاوە لە زۆربەی شۆڕشەکانی کوردیدا ئافرەتان ژنی شاغ بوون شان بەشانی پیاوانیشیان کردووە پێدەچێت زۆربەتان لەم دایکانە کە تەمەندارن لە ئاوارەبوون و لە شۆڕشی ئیسلام و لە دژایەتی بەعس و لە خەباتی شاخ و شار بەشدار بوون لە ئیشی ئیداریشدا بۆ نمونە خانزاد و عادیلە و چەندین ئافرەتی تری ناودار هەبوون کە شان بەشانی پیاوان ئیشیان کردووە بەڵێ خوشکان دایکانی ئیماندار ئافرەت دەتوانێت خۆی بسەلمێنێ ئەتوانێت پێگەی خۆی بسەلمێنێ ئەتوانێت حقوقی خۆی دەستەبەر بکە ئەتوانێت کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی تەندروست و بەرەو پێش و سەرکەوتن بەرێ بۆیە من پێتان دەڵێم بەڵام دەبێت لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامدا بێت دایکمان خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەروەکو ئێوە ئافرەت بووە و کاتێک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام سوورەتی مودەثیری بۆ دابەزی تۆزێک وەزئی ناتەبایی و وەزعێکی نەئاسایی ڕووی تێکرد وەزعێکی نەئاسایی و ناجێگیری ڕووی تێکرد فەرمووی ئایا هەستم پێ یەکەن شتێکم لێ بەسەر هاتبێ بۆیە دەڵێم لەو دەقەیەوی کە سوورەتی ئەلمودەثیر هات پێغەمبەری خوا جارێکی تر عەلەیهی سەڵات وسەلام خەوی بەس بە چاوەکانی سەریەک دەنا دڵ هەمیشە وشیار بۆ بەرامبەر بە ئومەتەکە ئێزانن خەدیجەیەکی پشتیوان خەدیجەیەکی بازرگان خەدیجەیەک هەزارها وەزیر و تاجیری بازرگانی ئەم سەردەمەی پێناگا خەدیجەیەک بڕبڕەی
پشتیوانێکی گەورەی پێغەمبەری خوا خەدیجەیەک ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ناودارترین و سەرمایەدارترین ئافرەتی ئەو سەردەمە بوو بووە پشتیوانێکی گەورە بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ماڵی پێبەخشی پشتیوانی خۆی نیشاندا باوەڕی پێهێنا دڵنەوایی دەکرد معنەویاتی بەرز دەکرەوە هەروەکو ئێوە ئافرەت بوو هیچ ئامێرێکی جەستەی لە ئێوە زیاتر نەبوو هەر لە هەمان دنیادا دەژی بۆ هەمان خوا بۆ هەمان قیامەتیش کاری دەکرد تەمێن نادەکەم هەمووتان ئینشاءالله هەر یەکێکتان خەدیجەیەک بێ خەنسایەک بێ سومەیەیەک بێ نوسەیبەیەک بێ عائیشەیەک بێ و ئافرەتە ناودارەکانی ئیسلام بێ و کە بوون و ئەژبن و بەکردەوەش سەلماندووتانە ئەزانن خەدیجە چی پێوت فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام خوای دادگەر هیچ کاتێک ئەو حاڵەتە نەئاسایی و نەخوازراوە ڕووبەڕووی تۆ ناکاتەوە سوێن بەخوا قەت خوای پەروەردگار پشتی تۆ بەرنادات لەبەر ئەوەی کۆمەڵێک سیفاتی جوانت هەیە ئەنجامدانی سیلەی ڕەحمت هەیە ڕازگۆی و یارمەتی هەژاران دەدەیت و ڕێز لە میوان دەگری باسی ئەم چوار سیفەتە بەرزەی کرد بۆ پێغەمبەری خوا سەڵام فەرمی هیچ کاتێک خوای گەورە پشتت تێناکە فێرمان دەکات کە چۆن سیلەی ڕەحم ئەنجام بدەین و لە هەموو هەڵسوکەوتێکماندا جوانترین شکۆمەندی بۆ ئینسان ڕزانی ڕازگۆییە دەبێت لەگەڵ ئەو شیعارە جوانەی خۆمان ڕابێنین و بە هیچ شێوەیەک لە ناڕاستی نزیک نەبینەوە کەواتە ئەوە بۆمان دەردەخات دایکمان خەدیجە پشتیوانێکی گەورە بوو لە باوەڕهێنانی و لە هەموو مەیدانێکدا شان بەشانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام کاری کردووە و پشتیوانی لێ کردووە و دیفاعی کردووە و بێگومان حتا ئەو ڕۆژەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم کۆچی دوایی کرد وەفای خەدیجە لە دڵی دابوو کۆڵانەکانی خۆش دەویست هاوڕێکانی خۆش دەویست ژنە بەتەمەنەکانی خۆش دەویست ناوێنانی خۆش دەویست یادگاریەکانی خۆش دەویست وەسیەتەکانی خۆش دەویست ئەزانن ڕۆژێک جەنگێک بەرپا بوو لە بەینی ئیسلام و بۆ نمونە جوولەکەکان زەینەبی کچی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم دوو کوڕی پێبوو دەستی بەڕاست و چەپی دەستی گرتبوونی چوە سەر گردێک سەیری جەنگەکەی دەکرد کە جوولەکەکان و مسلمانان بوون بە کوڕەکانی وت ئێ ڕۆڵەکانم ئەگەر مسلمانان سەرکەوتن ئەوە ئێوە هەتیو دەبن واتە باوکت دەکوژرێ ئەگەر خوا نەخواست مسلمانانی سەر نەکەوتن ئەوە من هەتیو دەبم واتە باوکم شتێکی لێ بەسەر دێ ئەوە بوو جەنگ بەرپا بوو مسلمانان سەرکەوتن جوولەکەکان بە دیل جیران یەکێک لەوانە زاوای پێغەمبەری خوا بوو کە مێردی زەینەب بوو جا باز لە یادگارەکانی خەدیجە دەکەین پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم کاتێک دیلەکانی گرت ئەم هەواڵە گەیشتەوە بە خەدیجە و هاوسەرت گیراوە پێغەمبەری خوا داوای ئەوە دەکا بارمتەیەک بەری بۆ ئازادکردنی ئەسیرەکان قەت ئازاردانی ئەوەش نەبووە لەناو ئایانی پیرۆزی ئیسلامە بۆ نمونە نەژن ئازاردراوە نە مناڵ ئازاردراوە نەخاک خاپور کراوە بۆ نەدار و درەخت بڕاوەتەوە و نە زیندان و سجن ئازاردراوە کاتێک زەینەب ئەمەی بیست میلوانکەیەکی دیاری و جائیزەی شوکردنی خەدیجەی دایکی نار بۆ پێغەمبەری خوا سەڵسەم کاتێک هەدیەکە گەیشت بەدەستی پێغەمبەری خوا داچڵەکی و بینی ئەمە هەدی و یادگارێکی خۆشەویستترین و پشتیوانێکی گەورە بوو کە خەدیجە بوو یەکسەر دڵی داچڵەکی بەم یادگارێ وتی ئەم یادگارێ کێ هێناوێتی ئەمە هی خەدیجەیە وتیانەی پێغەمبەری خامەی زەینەبە و داوا ئەکا هاوسەرەکەی بۆ بگێڕیتەوە فەرمووی ئەم هەدیەی بۆ بگێڕنەوە لەبەرەوەی یادگاری خەدیجەیە بەڵام ئازادی کەن و هاوسەرەکەی بان کرد و دەمی نا بەگوێ و فەرمووی پێغەمبەری خوا قورئانی دابەزاندووە ئافرەتانی داوێن پاک دەبێ هاوسەری داوێن پاکیانە بێ مشریکەکان بۆ مشریکەکان تۆ مشریکی دەبێ خێزانەکەتم بۆ بگێڕیتەوە کاتێک هەواڵەکە گەیشتەوە بە زەینەب وە هاوسەرەکەت بەبێ بارمتە ئازاد کرا دڵی خۆش بوو زەینەب بینی وە هاوسەرەکەی گەڕایەوە چاگەشکە بوو لە خۆشیە بەڵام هاوسەرەکەی وتی خۆشیەکەمانەوەندە ناخانێ ئەی زەینەب وتی بۆ تی لەبەرەوەی باوکت ئاەت دابەزیە و باوکت فەرمانی پێکردوم کە تۆی بۆ بنێرمەوە منیش بەڵێنم پێداوە ئەو بوو ئەو شەوە لەبەرەوەی خوا قورئانی ناردۆ حرامی کردو مشریکێک هاوسەری مسلمانێک بێ یا مسلمانێک هاوسەری بە پێچەوانەکەی ئەم لە سوچێکی ماڵەکە ئەو لە سوچێکی ماڵەکە ئەژنۆی غەمیان لە باوەش گرتبوو ژن و مێردێک پڕ لە سۆز و ئەوین و محەبەت و خۆشەویستی ئەوەی کە ژن و مێرد بێزانێ ئەو هەست و سۆزە یا ئەوەی دایک بێ ئەزانێ چەندێک ناڕەحەتە ئەفەرمێ و شەوە تا بەیانی لە سوچی ئەو لە سوچەکە ئەو لە سوچەکە دانیشتن پێش خۆر هەڵاتن
هێشتا بەشێک لە شەی مابوو بناردی بۆ باوکی قوڕیشیەکان پێیان زانی نزیک بۆ بگات بە ناو مسلمانان ئەو بوو پێیگەیشتن و ئەو وشترەی کە زەینەبی لەسەر بوو نەقیزەیەک ئاسنێکیاندا لە سنگی وشترەکە بەرز بوویەوە زەینەب کەو بە ئەرزە حاڵەتی حەملی بوو تووشی لە بارچوون بوو تووشی ئیستیحاضە و خوێنبەربوون بوو حتا سیرە ئەفەرمێ بە ئاساری ئەو کەوتنە خوارەوەی سەر ئەو وشترە خوێنینەوە تا تاکۆچی دوایی کرد قیسەکە دوور و درێژەوە الحەمدلله دوای هاوسەر هیدایەتی وەرگرت و بەیەک گەیشتنەوە بەڵام مع الأسف بەو ئاسار و ناڕەحەتی و زوڵم و ستەما هیجرەتی کرد و لە پێناو ئەوەدا گیانی سپارد لە هیجرەتدا فرد ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە ئەبوو بەکر لەگەڵ پێغەمبەری خوادا کاتێک هیجرەتی کرد صلى الله عليه وسلم ئەوە بوو ئەسما بە ئیداریاتێکی زۆر وردەوە بڕۆن سیرە بخوێنەوە ئەم ئەسماعە چۆن تورەکەی دانا خواردنی کۆکردەوە جێپێکانی ئەسڕیەوە ئەسرار و نەهێنیەکەی ئەپارات چۆن شیری و نانی بۆ ئەبردن بۆیە خوای پەروەردگار نازناوێکی جوانی لە ئەسماعنا بە ناوی ذات النتاقین ومێدم وایە هەمووتان هەڵگری نازناوێکی جوانە بن لە بەهەشدا لە پێناوی خوای پەروەردگاردا ئینشاءالله ئەبوو جەهل هاتە لای ئەسماع وتی باوکت لەکوێیە وتی نازانم ئەبوو جەهل زلەیەکی لێدا گوارەکەی لە گوێیدا تەقی بەڵام زۆر بە ئیداریاتەوە سەلامەتی باوکی و ئەبوو بەکری هین پێغەمبەری خوای پاراست صلى الله عليه وسلم کەواتە گوێی دڕاند کاتێک زلەکەی لێدا ئەبوو جەهل یەکێکی لە سیفەتە جوانەکانی ئەسماع کاتێک ئەبوو قوحافەیە وابزانم کە باوکی ئەبوو بەکرە هەموو یەکێک لە ئێمە باوکێکی پیر دایکێکی پیر باپیرەیەک داپیرەیەکمان هەبێ کۆمەڵێک تایبەتمەندی و طبیعەتی خۆی هەیە ئەبوو وابزانم ئەبوو قوحافەیە کە باوکی ئەبوو بەکرە ئەبینێ کۆمەڵێک کچی ئازەبی بەجێ هێشتووە هیچیان لەلا نییە بەردەوامەی بۆڵان ئەبوو بەکر بۆ کوێت چووە بۆ ڕۆیشتووە نە درهەمێک نە پارەیەک نە سەروەتێکی دانەناوە کاتمان ماوە هیچ شتێکی دانەناوە ئەی بۆڵان ئەزانن ئەسماع چووتی کرد ئەسماع چوو سەبەتەیەکی هێنا پڕی کرد لە بەردی تەخت پەڕۆیەکی بەسەرادا باوکی ئەبوو بەکر چاوی کوێر بنابینا بوو وتی باپیرە گیان بێخەم بە باوکم ئەمەنە درهەمەی بۆ بەجێهێشتوین باوکی ئەبوو بەکر دەستیدا لە سەبەتەکە تەخت بوو بە لیرە و بۆ نمونە داهات و پارە لی تێگەیشت و لە بۆڵەبۆڵ کەوت بەس بۆ ئەوەی ئەمنیەت و ئارامی ماڵەکە نەشێوێت ئەوەیە دەستەبەرکردنی ئارامی بۆ خێزان ئەبێ ئێمە لە ئافرەتانەوە فێر بین بابسانی دەوری ئوم سەلەمە لە هیجرەتدا چی بوو کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆت دەکات ئوم سەلەمە مناڵ و ژنەکەی خاتە سەر وشترەکە بڕۆن بۆ مەدینە کە سوکاری ئوم سەلەمە ڕێگری ئەکەن ئەڵێن نابێ کچی ئێمە بەریت بە هیچ شێوەیەک نابێ لەم شارە کچی ئێمە بەریتە دەرەوە کاتێک کە سوکاری ئەبوو سەلەمە ئەمە ئەبینن ئەوانیش ناهێڵن بۆ نمونە ئوم سەلەمە ڕێگرە و کە سوکاری ئەبوو سەلەمەش دەبنە ڕێگرێکی تر ئەزانن لەم کاتەدا چیە بێ مناڵەکەی لە بینی هەردووکیانە بە ڕاکێش ئەوەندەی ڕائکێشن ئەوەڵێ بیا لە بینی مناڵەکانیانوێ کە بۆ نمونەکەی چیان بۆ یەکلان نابێتەوە مناڵەکەیانە بیکەن بە قوربانی دەستی لەم بینەدا دەردەچێ و دەستی ڕاکێشن لە بینی ڕاکێشاندا مناڵەکە قۆڵێکی دەرچوو ئەم سەلەمە تا یەک ساڵ بە خەفەت و خواردن و بە هەموو غەمەوە ئاوا ڕۆژ و شەوی کردەوە و لە ئەنجامدا سەرۆک عەشیرەتەکان اتفاقیان کرد و ڕێکەوتن و مناڵەکان بۆ جێڕای و گەیشتەوە لای هاوسەری و بە ماڵ و حاڵی خۆی گەیشتەوە ئەمە یەکێکە لە قوربانیەکانی هیجرەت لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام و ئافرەتانی ناوداری ئیسلام کە چیان کردەشان بەشانی برا سەحابیەکان قسە و بەسەراتی زەینەبتان بیست کە بە چ ناڕەحەت و کولەمەرگیە گەیشت بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دڵخۆش بن خوشکان و دایکان ئیماندارم بە ئایەتانی سوورەتی ئەتەوبە هەموو کاتێک کە کۆمەڵێک ئاەتی ئەخیری تەوبە دەخوێنمەوە هەست دەکەم ئێستا من لە سلێمانیەوە کە هاتوومە ئێرە بە هیجرەتی دەزانم ئێوە لە ماڵەکانتان کە هاتوونەتە ئێرە بە هیجرەتی دەزانن ئەچن بۆ دەرزوتنەوەیەک هیجرەتە سەردانی نەخۆشێک هیجرەتە سیلەی ڕەحمێک هیجرەتە هاوکاری کەسێک هیجرەتە سڵحی کەسێک هیجرەتە هەنگاوەکانتان بە هیجرەت بزانن خوا لەگەڵ نیەت و گومانی تۆدایە
چی کاتێک دەگەم بە ئاەتی تائیبون و عابیدون و ڕاکعون و ساجدون و مهاجرین بە خۆمی وێنا دەکەم خوایە بمانگێڕی بە یەکێک لەوانەی هەڵگری ئەو پەیامە جوانە بین کە خوا ئەو مژدەیە دەدا خوای گەورە چپ لەو پایەکی بەو فیرقانە بەخشیوە. ئەی با بزانین کێمان لە سابقونین، کێمان لە سابقون و ئەوەلینین، کێمان ئێمە لەوانەی کە پێش بڕکێ دەکەین و مسابقە دەکەین. ئەی با بزانین کێمان لەوانەین کە ئەصحاب اليەمینین کە نامەی ئەعمالمان بەدەستی ڕاز وەربگرین. ئەوانە گرنگە کە دەبێ ئێمە ئامادەسازی بۆ بکەین توێش و زەخیرەی بۆ کۆ بکەینەوە ئینشاءالله. خۆشکانی عەزیز، من ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم، هەر یەکێک لە ئێمە لە دنیایەکی کاتی و فانی و ئەمانەت و غەریبی داین. هەر یەکێکمان لەسەر هێڵی سوورین، هەر یەکێکمان لە قاعە ئیمتیحان داین، هەر یەکێکمان واوێنا بکەین لەژێر سێبەری دارێکدان ئێوارە بەرەو ماڵ و مەنزڵگە دەگەڕێنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دنیا ئاوا وێنا دەکات، دەفەرمێت دنیا وەکو ئەو وایە لەژێر سێبەری دارێک چایەکت لێ نابێ ئێوارە بەرەو مەنزڵگە بگەڕێیتەوە. دنیا ئەگەر زۆرمان زۆر بژین 100 ساڵ بۆ 120 ساڵ زیاتر نییە. ڕۆژێک سوارچاکێک بەلای گۆڕێکدا تێپەڕی، سەیری کرافرەتێک زۆر بەکوڵ لەسەر گۆڕەکە دەگری. سوارچاکەکە دابەزی وتی بۆ ئەوەنە بەکوڵ دەگری خوشکم لەسەر ئەم گۆڕە. وتی بۆ برا جوانە مەرگەکەم. وتی تەمەنی چەند بوو؟ وتی 360 ساڵ. وتی 360 ساڵ ئاوا بۆشی دەگری؟ وتی هەستنی گەران مەبە، ئومەتێک دێنە بێشەوە 60 بۆ 70 ساڵەژین. ئەزانن وەڵامی ئەو گەنجە ئەو ئافرەتە لەسەر گۆڕە چی بوو؟ وتی جا ئەوانە خانوش دەکەن تایە بژین، خانوش دروست دەکەن و تیانیشتە جێ ببن. ئەمە ئەوە دەردەخات ژیانێکی کەم، دنیایەکی کاتی، ژیانێکی بێهودا، قیامەتێکی بێکۆتا چاوەڕوانمانە. بۆیە دەبێ لە دەرگای تەوبەی خوا بدەین، بەیعەت لەگەڵ خوای پەروەردگار ببەستین و نوێ بکەینەوە، گرێبەز لەگەڵ خوا ببەستین، پەیمان بە خوای خۆمان بدەین، توێشە بۆ قیامەتێکی بێکۆتامان کۆ بکەینەوە، لەگەڵ خوای گەورە کۆنتاکتمان بەهێز بێ، هەوڵ بدەین زۆر لەگەڵ خوا مناجات بکەین. ئەو ڕۆژانەی کە دەرگای تەوبە لەسەر پشتا لە دەرگای تەوبەی خوا بدەین، هەموو ڕۆژێک مناڵەکانمان پەروەردە بکەین، هەوڵ بدەین لە کاتێکدا مەلائیکەتی گیانکێشان دێت بۆ گیانکێشانمان لەو ڕوحانە بین کە خوا کوفنی بەهەشتی بۆن خۆشمان بۆ دێنێ و مەلائیکەتی بۆن خۆشمان بۆ دەنێرێ و زەردەخەنەی مەلائیکەتان بە ڕووماندا ئاراستە دەکرێ و بە ڕێز و حرمەتەوە دەست بە ڕوح دەرهێنانمان دەکەن و لە کوفنی بۆن خۆشی بەهەشت دەنێژرێ و بەرەو عەرشی خوا دەبرێ. با یەکێک بین ناومان لە لەوح المەحفوظ تۆمار بکرێ، با کەسانێک بین کاتێک کە مەلائیکەتی گیانکێشان لێمان نزیک بۆەوە شاشەیەک لە بەهەشتمان نیشان بدرێ، با کەسانێک بین کاتێک خشەی نەعلەکانی سەرگۆڕ تەواو نەبووە و ڕوح بە جەستەمان داکرا داچڵەکین، خوا پێمان بفەرمێ بەڵێنی خوات پێدرا بوو مەترسێ و مەخەجڵێ ئەمە جێگەتە لە بەهەشت ئەی بەندەکەی خوا. با کارێک بکەین ئینشاءالله کاتێک کێشانە و پێوانەمان بۆ دەکرێ میزانی چاکەکانمان قورس و سەنگین بێ، با ناومان لەگەڵ حەو کۆمەڵەکەی ژێرباڵ و ڕەحمەتی عەرشی خوا تۆمار بکەین، با ئینشاءالله کارێک بکەین لە ئەصحاب اليەمین بین، با لە شەقەی باڵ بدەین بەسەر پردی سیڕاتدا، با داکیر بین و ئەهلی ذکر بین و لەسەر پردی سیڕات ئەگەر بە سنگە خوشکێ و گاگل کۆ بڕۆین سڵاوەتدانمان لە پێغەمبەری خوا سەڵسەڵ و کارێک بێ بۆ پێگرتنمان و قووەتی هێز و جەستەمان و ڕزگاربوونمان لەسەر ئەو پردە و لەو ڕۆژە دژوار و ناڕەحەتە. با کارێک بکەین خوشکانی ئازیز کە بەڕاستی ڕوبەڕووی مەرگ بووینەوە. خوا لە قورئاندا دەفەرمێ كل نفس ذائقة الموت، هەموو نەفسێک دەبێ بمرێ، تەنانەت مەلائیکەتانیش، ئیسرافیلیش، میکائیلیش، تەنانەت ئیزرائیلیش. ئەزانن ئاخر کەس کێ گیانی خۆی دەکێشێ؟ ئیزرائیل. خوای گەورە دەفەرمێ ئیزرائیل فەرمێ خوای ئەمرت بە چییە؟ فەرمێ کێ ماوە؟ ئەی ئیزرائیل فەرمێ کەس هەرم خۆت کە نەمری و منیش ئەوە لەبەر دەستت دامە، فەرمێ ئەمرم پێکردی گیانی خۆشت بکێشە. ئەزانن ئیزرائیل فەرمێ چی؟ کاتێک دەست دەکا بە ڕوح دەرهێنانی خۆی. ئەزانن پێغەمبەری خوا فەرموویەتی چی؟ سەڵسەم بەڕاستی گیانکێشان سەختە. پێغەمبەرێک صلی الله علیه وسلم خوا مژدەی بەهەشت و بەهەشتی بوونی پێدا بێ،
لە گوناهی ئەوڵ و ئاخری خۆش بوو بێ بەڵام بڵێ بەڕاستی گیان کێشان سەختە ئەی ئێمەی هەڵەکار و گوناهکار چی بکەین چۆن خۆمان قوتار بکەین لە گیان کێشان ئەزان ئیزرائیل کاتێک گیانی خۆی دەکێشێ دەڵێ چی هەڵەستێن بە عەزەمەتی و گەورەیەتیت ئەی خوایە بەم زانیایە عەذابی گیان کێشان ئەوەندە قورس و سەختە هیچ کاتێک نەدەچوومە ژێرباری ئەو مەسئولیەتە گەورەی کە تۆ پێت سپاردبووم گیانکێشان کاتێک دەست پێ دەکات لە پەنجە پێ گەورەوە بۆ ڕقێنەی ئەژنۆ لە ڕقێنەی ئەژنۆوە بۆ گەدا لە گەدەوە بۆ کۆتایی جەستەکە چاوە بە سێ قۆناغ گیانی ئینسان دەردەچێ ئەوانەی کە ئیماندارن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ وەکو ئاوێک لە شەربەیەک بێتە خوارەوە یا موویەک لە ماسێک دەربهێنی بەڵام بۆ بێ ئیمان خوا پەنامام دە کاتێک دەست دەکەن بە دەرهێنانی لەناو ئەو دەمار و ئێسقانەدا زۆر بە ئازارە بەڵام یەک شتێکی تریش هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیماندار هەیە ئیماندارە بەڵام گوناهی کەمی هەیە بە عەذابی گیانکێشان پاک دەبێتەوە هەیە بۆش پاک نابێتەوە بە دڵە ڕاوکەی ناو گۆڕ پاک دەبێتەوە هەیە بۆش پاک نابێتەوە بە دڵە بە پەڕینەی پردی سەرات بڵێ بە ڕزگارم لێ بۆ پاک دەبێتەوە هەیە بۆش پاک نابێتەوە بە ئەندازەی گوناهەکانی دەکەوێتە جەهەنەمەوە و دەسووتێنرێ و پاشان دێتە دەرخوایە لێت دەپاڕێنەوە بۆ یەک چرکە نەمان سووتێنی ئەزانن گیانکێشان زانایان چۆن تەفسیری دەکەن دەفەرمۆن لە پەنجە پێ گەورەوە نوکە پێ پەنجە گەورەوە تا ڕقێنێژنۆ خۆشترە بە 200 شمشێری تیژ لێت بدرێ نەک خوا پەنابا گیانت دەربێنن لە ڕقێنەوە بۆ گەدە 200 شمشێری تیژت لێ بدرێ خۆشترە لەوەی گیانت دەربێنن لە گەدەوە بۆ کۆتایی جەستەواتە 600 شمشێرت لێ بدرێ خۆشترە لەوەی نەگیانت بکێشتری جا خوشکانی عزیز ئێمە لێرەوە ئەمڕۆ فێر بووین جەهالەت چی لێ پەیدا دەبێ و ئیسلام و ئیسلام دۆستیش چی لێ پەیدا دەبێ لەوە فێر بووین پێگە و گەورەیی و ڕۆڵ و ئیمتیاز و چاکی و پاکی ئافرەت لە چوارچێوەی ئیسلامدا چۆنە ئومێد دەکەم هەرێکێکتان دایکێکی بێوەیە نەبن لە فیداکاری خۆ بەختکردن بۆ ڕۆڵەونەوەکان و ئەم گەنجە جوانانەش هیوای دوا ڕۆژێکی گەشت و ڕوونیان بۆ دەخوازین هەرێکێکیان کەلێنێک بۆ ئیسلاما پڕ بکەنەوە جا لە کۆتاییدا داواکارم خوای پەروەردگار لە گوناهەکانمان خۆش بە خوای گیان لە گوناهی ئاشکراو نەهێنیمان خۆش بە لەو گوناهانەمان خۆش بە کە ئێمە نازانین تۆزانە و چاودێری بەسەریانەوە خوای گیان قەڵەمی عەفو بەسەر هەڵە و تاوان و بێمرێکانماندا بهێنە بە بەرگی تەقوا و خواناسی بەمان ڕازێنیتەوە ئەخیر خەیر و عەقیبەت خەیرمان بکە فەزڵ و بەرەکەت و ڕەحمەت و نوری خۆتمان بەسەردا بڕێژە خوای لە گوناهەکانمان خۆش بە لە گوناهی ئەوەڵ و ئاخیرمان خۆش بە لە گوناهی ئاشکرا و نەهێنیمان خۆش بە لەو گوناهانەمان خۆش بە کە ئێمە نازانین تۆزانە و چاودێری بەسەریانەوە خوایە گیان بە خاتری ئیسمی عەظەم و ناوە جوانەکان لە گوناهی ئەهلی ئەم کۆڕە پیرۆزە خۆش ببە خوایە پێش کۆتایی هاتنی کۆڕەکە کۆتایی بە گوناهی تاکە بە تاکەمان بهێنی هەرێکمان بەدەستی پڕ لە توێشووە بەرەو ماڵەکانمان بگەڕێنەوە خوای پەروەردگار مناڵەکانمان ساڵح و دیندار و ڕەوشبەرز و ئەخلاق جوانکە پیرەکانمان تەندروست باش و خوای پەروەردگار عەقیبەت خێرکە خوای پەروەردگار ئەوەی مناڵی هەیە مناڵەکانی ساڵحکە خوای پەروەردگار ئەوەی نیەتی مناڵی ساڵحی پێ ببەخشە خوایە گەنجەکانمان دامەزراوکە گەنجەکانمان داوێن پاکە گەنجەکانمان ڕەوشبەرز و ئەخلاق جوانکە و پیرەکانیشمان عەقیبەت خێرکە یا ڕەب العالەمین خوای پەروەردگار ئەوەی لەم کۆڕ و مەجلیسەدایە هەر هیوایەکی هەیە هەر ئاواتێکی هەیە هەر تکایەکی هەیە ڕجایەکی هەیە بۆی بێری تەدی خۆت ئاگال لە نەهێنی دڵەکانە خوای خوێندکارەکانمان سەربەرز و سەربڵند و سەرکەوتووکەی و لە هەر مەجال و قۆناغێکی خوێندنان یارمەتی دەریان بی و هەرێکێکیان کەلێنێک بۆم ئیسلامە پڕ بکەنەوە بەبەدەستهێنانی بڕوانامەکانیان یا ڕەب العالەمین خوای پەروەردگار پەنامام دە لە عەذابی گیانکێشان پەنامام دە لە عەذابی قەبر پەنامام دە لە سەختی ڕۆژی مەحشەر پەنامام دە لە ناڕەحەتی پەڕینەوەی پردی سیرات خوایە نامەی ئەعمالمان بەدەستی ڕاست بدەیتێ لە بەهەشتەکانی خۆت جێگیرمان بکە پیرۆزبایی بەهەشتمان لێ بکە مەلایکەتان پێشوازیمان لێ بکەن هەموو دەرگاکانی بەهەشتمان بەڕوودا ئاوەڵاکە بۆ لەحزەیەک لە جەهەنەمانەمان سووتێنی خوای پەروەردگار ئەوەی نەخۆش و دەردەدارە شیفای ڕەحمەتی بۆ بنێرە خوای پەروەردگار بە تایبەت ئەو مامۆستا بەڕێزی کە ئەمڕۆ ئێمە لە خزمەتی دابین بە ڕۆح و بە دڵ و بە گیان دوعای بۆ دەکەین شیفای ڕەحمەتی بۆ بنێری شیفای ڕەحمەت بۆ هەموو نەخۆش و دەردەدارێک بنێری شیفای ڕەحمەت بۆ ئەوانە بنێری کە داوای دوعای خێریان لێکردوون ئێمە ناوان لە یاد نێ یا ڕەب العالەمین پەروەردگارە لێت دەپاڕێنە بە قوتابی قورئان حسابمان بکە بە شوێنکەوتەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم حسابمان بکە خوای پەروەردگار لێت دەپاڕێنەوە ڕزق و ڕۆزی مسلمانان زیاد بکە
قەرزی قەرزارەکان ئاسان بکە خوای گەورە دەروی خێر و ڕەحمەت لە کرێچەکان بکەیتەوە خوای پەروەردگار لێ دەپاڕێنەوە بەردەوامی و ئیستیقامەمان لەسەر ڕاستە ڕێبازەکە پێبەخشی ئامین الحەمدولله والسلام عەلەیکوم وەڕەحمەت الله